سەرنجام بۆ یەکەم جار لە پاش سوێند خواردنی وەکو سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی لەگەڵ قوبات تاڵەبانی و جێگر و وەزیری دارایی و ژمارەیەک لە بەرپرسانی حکوومەت هاتە نێو پەرلەمان. ئەمەش پاش ئەوە هات کە 23 پەرلەمانتار واژۆیان بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت کۆ کردەوە. چاودێرێکی سیاسیش هاتنی مەسرور بارزانی و تیمەکەی بۆ پەرلەمان با سەرکەوتنی 23 پەرلەمانتارەکە دەزانێت. من هاتنی سەر حکوومەت هێنری کوردستان بە 23 ئیمزاکەی ئەندا پەرلەمانە بوێرەکان دەزانم. پێشم وایە ئەگەر ئەم پرسانە نەبا لەلایەن ئەو 23 ئەندا پەرلەمانەی کە لە فڕۆکسان و جیاوازەکانەوە کوان کردبەوە نیەتی سەر حکوومەتم بەدینە دەکرد کە بێت لە پەرلەمان دابنیشێ و ڕوونکردنەوە بدات. بەڵام ئەو دەست پێشخەریەی لەژێر فشار و لەژێر ئەو کاریگەریەدا بووکە ئەو 23 ئەندا پەرلەمانە ئیمزای پرساندنیان بۆ کردبوو. حکوومەت هەرێمی کوردستان لە مای ئەو ساڵەدا ئەوەندە ئینجاز و ئەوەندە مفاجای گەورە و سوپڕایزی گەورەی بۆ هەرێمی کوردستان کردبا زۆر ئاسایی بوو میوانداری بکەی و فەرشتووی بۆ ڕابخەی لەبەرەوەی کە کوردستانی بەرەو ئاقارێکی زۆر باش و بەرز و چاک بردووە. من پێم وایە ڕاخستنی فەرشی سوور بۆ ئەو کەسانە بە شتێکی زیاد دەبینم و شتێک نییە کە ئەمانە فەرش سووریان بۆ ڕابخرێ بەڵکو ئەوانە دەبوو لێپێچینەوە لەگەڵدا بکرێت. هاوڵاتیانی ستایشی ئەو ئەندام پەرلەمانانە دەکەن کە ئیمزایان بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت کۆ کردەوە و دەڵێن ئێستا دەبێت هاوڵاتیان بزانن دەنگیان بەکێداوە و کێن ئەندام پەرلەمانی دڵسۆز و لا بەرەی خەڵک. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت لا وڵاتانی دنیا پەرلەمان ڕۆڵی دادگا دەبینێ بەسەر حکوومەتەوە، بەڵام سەرۆکی حکوومەت و کاربەدەستان لەوە دەترسن گەندەڵیەکانیان ئاشکرا بکرێت و ڕووی ڕاستەقینەیان دەربکەوێت و بۆیە نەیانویستووە بێنە پەرلەمان. ئەم ئیمزا کۆکردنەوەش بۆ پرساندنی حکوومەت و وەکوڵی سەرۆکی حکوومەت و جێگەرێکی وەزیری دارایی دەرخستکە کێ دڵسۆزی خەڵکە و کێش پاڵەوانی سەرشاشە و سۆشیال میدیایە. بەڕاستی پێویستە ئەنی هاوڵاتی خەڵکیش لەمە دووە چاوی کراوەتر بێ بزانێکی دەکاتە نوێنەرێکی خۆی و بزانێک کێ پەرلەمانتاری ڕاستەقینەیە، بزانی کێ پەرلەمانتاری پیشەیە، کێش پەرلەمانتاری ئالیە. من لێرە دەستخۆشیم هۆیە بۆ ئەو 23 پەرلەمانتارێک کە هەستان بە کۆکردنەوەی واژۆ بۆ ئیکە حکوومەت بانکشتی پەرلەمان بکەن و لێ بپرسنەوە سەبارەت بە داهات و موسێ خەڵک. لە وڵاتانی دنیا پەرلەمان ڕۆڵی دادگا دەبینێ بەسەر حکوومەت و بەسەر دەسەڵاتی تەنفیزیەوە. بەڵام ئەوەی کە جێداخە لە هەرێمی کوردستان لەبری ئەوەی کە سەرۆکی حکوومەت و وەزیرەکان و کاربەدەستەکانی ترسی هاتنی پەرلەمانیان هەبێ بەداخەوە دەبینین کە فەرشی سووریان بۆ ڕاخراوە. ئەمەش ئەوە دەگەێنێت بەڕاستی دەسەڵات دەیهوێ بە ناڕاستەوخۆ بەڕاستەوخۆ ئەهمیەت و قودسەتی پەرلەمان لە بەرچاوی خەڵک کەم کاتەوە وە پێی بڵێ نەک پەرلەمان هیچ شوێنێک و هیچ یاسایەک لە سەروی دەسەڵاتی منەوە نیە لە کاتێکدا کە خۆیان و سەرجەم دار و دەستە و بەرپرسانی حکوومەت و کابینەکەی لەم پەرلەمانە شەرعیەتیان وەرگرت. بە بڕوای چاودێران و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان هەوڵی 23 پەرلەمانتارەکە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی ڕۆڵی بۆ پەرلەمان گەڕاندەوە کە هەوڵێکی زۆر بۆ بێڕۆڵکردن و بێبەهاکردنی هەبوو. هەروەها ئاماژە بەوەش دەکرێت ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان دەیەوێت بێلایەن و خاوەندار بڕیار بدەن دەبێت ئەو دانیشتەی کە 23 پەرلەمانتارەکە داوایان کردووە ساز بکرێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام.